لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1970 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادان ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والذين يتوفون منكم ويذرون أزواجا وصية لأزواجهم متاعا إلى الحول غير إخراج فإن خرجن فلا جناح عليكم فيما فعلن في أنفسهن من معروف والله عزيز حكيم. بەڕخۆشەویستان، وەکو باسمان کرد کە لەناو ئاەتەکانی تەلاق کە خوای گەورە باز لە ئەحکامی تەلاق دەکاتن، لە دوو ئاەتدا خوای گەورە باسی لە نوێژ کرد وەکو لەوانەی ڕابردوو لە خزمەت ئەو دوو ئاەتەدا بووین کە وتمان بەڵگەیە لەسەر ئەوەی کە بەڕاستی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بابەتی هەموو بابەتەکان و جێبەجێکردنی ئەحکامەکان دەبەستیتەوە بە قەزیەی ئیمان و تەقوا کەوە دیارە ئیمان و تەقواش عیلاقەیەکی زۆری بە مەسەلەی نوێژ هەیە. کەسێک کە دەیەوێتن بەڕاستی ئیمان و تەقوا ناودڵ و دەرونی دامەزرێ پێویستە زۆر گرنگی بە نوێژەکانی بداتن. ئیتر هەر ئەوە ئیمان و تەقوایشە زەمانەتە لە بۆ جێبەجێکردنی ئەحکامەکانی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە هەموو لایەنێک لە ئینسانەکان داوا دەکات. و بە تایبەتیش وەکو زانایان باز لە حکمەتێش کەش دەکەن، دەڵێن بەڕاستی لە بۆ ئاسوودەبوونی هەر ئوسرە و خێزانێک لە بۆ ئەوەی کە دوور بن لە مەشاکل و دوور بن لە مەسائلی تەلاق، ئەوە زەمانەتەکەی ئەوەیە کەوە گرنگی زیاتر بە نوێژ بدرێت لەناو ئەو ماڵانە، گرنگی زیاتر بە نوێژ بدرێت لەناو ئەو ماڵانە. وەکو خوای گەورە لە سوورەتی تاهاش وەکو خوای گەورە دەفەرمێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا نحن نرزقك والعاقبة للتقوى. کەواتە بەڕاستی گرنگیدان بە نوێژ لە خودی خۆت و بە تایبەتیش لە دوای خۆت ئەوجا لەناو عائیلەکەت زۆر زۆر گرنگە لە بۆی کەوا عائیلەیەکی ئاسوودە بن، عائیلەیەش دوور لە مەشاکل بن، عائیلەیەک بن لەلایەن ڕزقەوەش فراوان بی. ئیتر دیارە لێرە و لە چەندین جێگایکە ئیشارەت بەو قەزەیە کرایە. لە دوای باسکردنی ئەو دوو ئاەتەکە سەبارەت بە نوێژە، ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالا دیسان باز لە کەمێکی دیکە لە ئەحکامی تەلاق دەکە. والذين يتوفون منكم ئەوانەی کە لەنگۆ وەفات دەکەن ويذرون أزواجا و لە دوای خۆیان ئافرەت بەجێ دێڵن، خێزانیان بەجێ دێڵن، وصية لأزواجهم متاعا إلى الحول غير إخراج. ئەوە وەسیەت بکەن لە بۆ خێزانەکانیان، واتە کەسێک کەوە هەز دەکات لە سەرەمەرگە با وەسیەت بکە لە بۆ خێزانەکەی مەتاعا إلى الحول غير إخراج، بۆی کەوە لە دوای مردنیوی ئەوە ساڵێک لە ماڵەکەی بمینێتەوە میراتگرەکان دەری نەکەن، ساڵێک لە ماڵەکەی بمینێت و میراتگرەکان دەری نەکەن. فإن خرجن فلا جناح عليكم فيما فعلن في أنفسهن من معروف. بەڵام ئەگەر پێش ئەوەی ئەو ساڵەتەوە بێ ئەو ئافرەتە دەرچوو، ئەوە گوناهتان ناگاتێ ئەی وەلی ئەمر و ئەو کەسانەی بەرپرسن لەو ئافرەتە کەوا مێردەکەی مردیە، گوناهتان ناگاتێ ئەگەر لە پێشی تەوابوونی ئەو ساڵەش ئەو ئافرەتە لەو ماڵەی خۆی دەرچوو یاخود لە ماڵی پیاوەکەی دەرچوو. و هەروەها فيما فعلن في أنفسهن من معروف، لەوەی کە لە ئیعلانی کردکەوە عیدەی تەواو بووە، ئیتر کە بە شێوەیەک هەڵسوکەوت لەگەڵ خۆی بکاتن بە چاکە، بۆی کەوە بابنی ئیستعداد نیشان بدا لە بۆ مێردکردنەوە. والله عزیز حەکیم. الله سبحانه وتعالى عزیزە کە هەر شتێک بێ جێبەجێ دەبی و هیچ هێز و توانە و دەسەڵاتێک نییە کەوا ویستی خوای گەورە ڕابگری، و هەروەها حەکیمیشە خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەموو شتەکانی لە جێگای خۆیتی. ئەوە بە کورتی مانای ئاەتەکە.
بەڵێ بەڕێزان دیارە والذین یتوفون منکم ئەوانەی کەوا دەمرن ويذرون ئەزواجا لە دوای خۆیان خێزان بزێن وەصیەتە لئەزواجهم لێرەدا وەصیەت لئەزواجهم هەندێک لە زانایان دەفەرمون واتە وەصیەتی خوایە سبحانه وتعالى لە بۆ پیاوەکان کەوا وەصیەت لە بۆ خێزانەکانیان بکەن لە دوای خۆیان یاخود وەصیەتە لئەزواجهم هەر یەکسەر وەصیەتی ئەو پیاوانەیە لە بۆ خێزانەکانیان کەوا مەتاعا إلى الحول غير إخراج کەوا ساڵێک لە ماڵەکانیان بمینێنەوە بەبێ ئەوەی دەربکرێن لەلایەن میراثگرەکانیانە. طبعا لێرەدا ئەمە ئاتەکەی ترمان هەیە ئاتی 234 کە لەوێن دەرێ خوای گەورە سبحانه وتعالى باسی کرد والذین یتوفون منکم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر و10 لەوێن دەرێ باز دەکەن کەوا عیددەی ئەو ئافرەتەی کەوا پیاوەکەی دەمری 4 مانگ و 10 ڕۆژە 4 مانگ و 10 ڕۆژ بەڵام لێرەدا باز دەکاتن کەوا پیاوان باوەسیەت بکەن لە بۆ خێزانەکانیان 1 ساڵ لە ماڵەکانیان بمینێنەوە 1 ساڵ لە ماڵەکانیان بمینێنەوە. جا لێرەدا تەوفیق لە بینی ئەو ئاەتە و ئاەتەکەی تر زۆرێک لە زانایان دەفەرمون کەوا ئەو ئاەتەی پێشووتر ئەو ئاەتەی نەسخ کردیتەوە ئەو ئاەتەی پێشووتر ئەو ئاەتەی تری نەسخ کردووە ئێدە باشە هەممان دەزانین نەسخ ئەوەیە کە ئاەتێک لە دواتر بێ ئاەتی پێشە خۆی نەسخ بکاتەوە بەڵام ئێمە لێرەدا دەڵێن وەکو زۆربەی زانایان دەفەرمون ئەو ئاەتەی 234 ئاەتی ژمارە 240 نەسخ کردتەوە. زانایان لە وەڵامدا دەڵێن بەڵێ ئەو ئاەتە ئەگەر چی لە تەرتیبی مصحف ئەگەر چی لە تەرتیبی مصحف لە دوای وی هاتیە بەڵام لە نزول لە پێشەوی هاتیەوە ئاەتە کەواتە ئاەتی 240 پێشی ئاەتی 234 دابەزێ ئەدی لۆ لە دواترێ نووسرایە ئەوە مەسەلەی تەرتیبی ئاەت تەوقیفیە واتە لەلایەن خوای گەورەوە سبحانه وتعالى فەرمان بە پێغەمبەر کرایە صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو سەحابیانی کەوا ئاەتەکانی قورئانی پیرۆزیان دەنووسیەوە دەیفەرموو فلانە ئاەت لە فلانە جێگادا بنێت تەوقیفیە بە وەحی لەلایەن خوای گەورەوە سبحانه وتعالى. جالوەیە زۆرێک لە زانان دەفەرمون ئاەتی 234 ئاەتی 240 نەسخ کردیتەوە وەکو لەو ڕواتێکەوە ئەبوو داوود ڕوات کردێ لە ابن عباس خوای گەورە لە خۆی باب ڕازو دەفەرمی قال في قوله تعالى والذين يتوفون منكم ويذرون أزواجا وصية لأزواجهم متاعا إلى الحول غير إخراج قال نسخ أو أتنسخ بوا نسخ ذلك بآية الميراث بما فرض لهن من الربع والثمن ونسخ أجل الحول بأن جعل أجلها 4 أشهر و10 کەواتە دەفەرمی ئەو ئاەتە نەسخ بووە بە ئاەتی میراث و هەروەها بەو ئاەتی 234 کەوە خوای گەورە سبحانه وتعالى باز لەوەی دەکات کەوا 4 مانگ و 10 ڕۆژە مەبەستی لە ئەوەی ويذرون أزواجا متاعا إلى الحول غير إخراج کەواتە لێرەدا مەسەلەی میراثەکەشی دیارە کە وەسیەت دەکاتن لە بۆ میراثەکەشی وەسیەت دەکاتن و هەروەها وەسیەتیش دەکات کەوا ساڵێک بمینێتەوە لە ماڵی پیاوەکەی میراثگرەکان دەری نەکەن. ئیتر ابن عباس دەفەرمی خوای لە ڕازو دەفەرمی مەسەلەی میراثەکەی ئەوە نەسخ بۆی کەوا تەحدیدی بەشی ئافرەت کرا کەوا چەند میراث وەردەگری لە مێردەکەی بە ئاەتی میراث کەوا لە سوورەتی النساء هاتیە کەواتە تحديدکردنی بەشەکەی لە بۆ پیاوی لە بۆ کەسێک کە لێ نەگەڕاکەوە ئافرەت چەند وەردەگری خوای گەورە تحدیدی کرد وەکو معلومشە لە ئاەتەکەی سوورەتی النساء کەوا بەشی ئافرەت لە مێردەکەی یان ئەوە تا ڕوبعە ئەگەر پیاوەکە هیچ منداڵی نەبی ئەوە چارێگەک لە میراثی پیاوەکەی ژنەکە وەردەگری و ئەگەر منداڵی هەبیتن ئەو پیاوە ئەوە 1/8 میراثی پیاوەکەی وەردەگری کەواتە تحدیدی میراثەکەی ئەوە لەلایەن خوای گەورەوە کرا و هەروە تحدیدی مانەوەی لە ماڵیش خوای گەورە بە 4 مانگ و 10 ڕۆژ تحدیدی کرد بە 4 مانگ و 10 ڕۆژ تحدیدی کرد لێ ئەو ئاەتە نەسخ بووە بەو ئاەتەی تر کەوا 234 ئەوە زۆرێک لە زانایان بەو شێوەی دەفەرمون بەڵام کۆمەڵێکی دیکە لە زانایان دەفەرمەوە ئاەتە لەگەڵ ئاەتی 234 تێک ناگیرێ بەڵکو نەسخ نەبوویتەوە ئەو ئاەتەی تریان 234 ئەوە فەرزە دەفەرمی 4 مانگ و 10 ڕۆژ نابی ئەو ئافرەتە ئیستعدادی مێرکردنی هەبی نابی هیچ کەسێکیش بچی لە بۆ داخوازەکەی بەڵام لە دوای ئەوە ئەگەر ساڵێک بمینێتەوە وەکو دەفەرمون
لا يرون معارضة بين هذه الآية وبين آيات والذين توفون منكم، لأن الآيات التي معنا لا تتحدث عن عدة المتوفي عنها زوجها، وإنما تتحدث عن حقها في البقاء في منزل الزوجية بعد وفاة زوجها، وأن هذا الحق ثابت لها، فإن شاءت بقيت فيه وإن شاءت خرجت منه على حسب ما تراه مصلحة لها. كواتا دلين أو آترقل آتكي ترتيق ناجيري مسألة عدات سار مانقو دروجة أو فرز لسري بلام أو آتا باز لما نويدك ما وي صاليك لير دا باشان أو زلبوي هي بريار بداتن زلير دا وكرون كرنويك. طبعا مسألة نسخ لقرآن بيروس هي وموجودة بلام وكزانا اندفن حتى إمكان بكوا دو آية كظاهرا بابلين تيك دا جيرين لحكم كان دا يعني دو آيات سبارد يك بابت أو دو آيات ظاهرا بوي كوا تيكناكا تو حكم كان جياوز دربار يك بابت. طبعا أو آيات دواتري هاتي آيات بيشتري نسخ دكاتوا بلام حتى بكريت جمع لبين دو آيات بكريت باشتر وبلين نسخ نية أو وكو قاعدة كالتفسير وكو زانان باسي دكا إنجا كومالي دوم لعزانان دفرمون وكوتمان زورق لزانان دفرمون أو آتا نسخ كريتو بآتي بيشوتر بلام زورش بلام مجموعش كالزانان دفرمون خير نسخ نيال بروي أو آتي تريان باس لسال مانقو دروج دكا أو فرز لسرهم آفرتي كوامير دي وفات كرديا لعدة دابتا بلام أو آتي استائم لخزمة الدان أو وصيتي بيا وكان لبو مجنكان كوصالك دابنشن لمالكان يعني يتر مخيري شو آفرت الدواي أو يتسال ما قد روج كتوابو دابنشي وصيتك زيب كان دانا نشي أجر ما بس تمر كردن بيتن يتلير دا بابتش كشي بيست باز بكري كلير دا باز ذكري يعني بالنسبة له آفريكا ما بس تمر كردن بي ما بس تمر كردن بيتن أو حتى صار ما قد روجان لعدة دايا لتواي أودا لبوي هيا كوا بابري استعداد نشام دا لبو ميركنو وهروها مسلمانان بياوش لدواي صار ما قد روج لبويان هيا كوا داخوازي بكن لخلال صار ما قد روجا كم مجر إشارتك بدن هر أو هند نبي بالتصريح وكو لو أنا كان رابردو باس ما كر برام أو أفرتي كوا استعدادي ميركردني نية لدواي مردني بياوكي لو حالتي يان من دالي هي يان من دالي نية كمن دالي هبي أجر بخوي وبمن دال كان لمالي بياوكي دابني شن أو هيت كسيق ناكري بلي برون هيت كسيق ناكري بلي برون كواتا مالي خويتي بخوي وبمن دال كان لدواي بياوكي لمن در دمينيتو مجر ميراد جركان لبون منا أو آفرتا بس كتشي هي ديارة كاتك وبياوك دمري لدواي خوي كذب جديلي كرب جناهليتن لو حالتي خشك براكاني أو بياج بشيان لميراتي أو بياوه مجر داواي بشميراتي خويان بكن لو حالتي آفرتك بخوبة من دالكاني ذكري بشي أوان بداتنو يتدب تملشي أوان وأجر بيتو كسو كريشي هبيتن ولو حالتي هرب خويان دبنا ميرات جري أو مالي مجر داكو بابي ما بيتن أو بياوه لو حالتش عيني أوان بش خويان ددريتو أوان لمالي خويان دادنشن لير ذاك واتباز لا حالتك ذكري زياتر باز لو آفرتاني كوالبويان هي أو كما بستي بميرد بكاتوا ولا دواي تسار مانقو دروش لبوي هي ميرد بكاتوا لدواي تسار مانقو دروش لبوي هي ميرد بكاتوا ودشكري حتى صالك دابني شي أجر بياوكي وصيت بكاتن ملزم بي بوصيت بياوكي أجرنا لدواي تسار مانقو دروجش حقي هي دربسيتن يتر بوشي ويكوا لعدة دربسيتنو وهروها استعدادها بلا بوميركرنا ومسلك أوها والله أعلم. فإن خرجنا فلا جناح عليكم فيما فعلن في أنفسهن من معروف يتر أجر درتسون وتملزم نبون بو صالة وتلدواي تسار ما قدر رجك لعدة درتسونو يتر لبويان هي بو شوي استعداد الزواج نشان بدن يتر أنجو أي مسؤولين لا أو آفرتيك وكوبابتي برايتي ياخذ كري جوري مسؤولا لو آفرتا أجر لدواي صار ما نقدر رجك آمادة نبو وصيتي بيا وكذي بزاك أبوي صالح بمنيتوا أو لبوي هي بوشوي كدر بتسيتن يتر أو بابلين استعدادين شام بدال لبو ميركرنوا حسب شريعة خوي جور سبحانه وتعالى بلام بمعروف لحدود معروف درنس وقوت معروف وتأوي لحدود الشرع وأهل لنا بابلين لنا وخلق عرفي مجتمع كشتي نامو غريب نبيتا والله عزيز حكيم خوي جورش عزيزة
وحەکیمە عەزیزە ئەوەی کە بێوێ خوای گەورە جێبەجێی دەکا خاوەن عیزەتێکی وایە کە هیچ کەسێک ناتوانی فەرمانی خوای گەورە ڕابگری و حەکیمیشە هەموو شتەکان لە جێگای خۆی دادەنێ. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکەوە بەو شێوەیە ئەو عیددەی لە بۆ ئافرەت دانایە 4 مانگ و 10 ڕۆژ دیار لەو عیددەیەش وەکو جاری دیش باسمان کرد بەڕاستی ئەو ئافرەتە لە دوای وەفاتی پیاوەکەی 4 مانگ و 10 ڕۆژان دەبی دابنیشی لەو ماڵەی کەوا پیاوەکەی باڵێ خەبەری وەفاتی پیاوەکەی بات یاخود لە ماڵی پیاوەکەی پێویستە 4 مانگ و 10 ڕۆژ دابنیشی دەرنەچی ئیلا لە بۆ ضرورەت نەبی نابی کلی لە چاوی بکات نابی بۆنی لە خۆی بدا نابی جلچی جوان و ڕەنگا و ڕەنگ لەبەر بکاتن بە هیچ شێوەیەک نابێ بابنی خەنەی لێ بدا نابی شتێکی وان نیشان بدەکەوە ئیستعدادی زەواجی هەبیتن لە دوای ئەو 4 مانگ و 10 ڕۆژە ئەوجا لە بۆ هەیە ئەو شتانە لە ناو ئافرەتان بکات تاوەکو ئیستعداد نیشان بدا لە بۆ زەواجیان ئەو کاتش معنایەوە نییە بچی لە ناو خەڵکی و لە ناو پیاوان خۆی بڕازێن نە لە ناو ئافرەتانی موسڵمان لەو کاتێ لە بۆ هەیە دەربسی لە ماڵێ و بەو شێوەی ئیستعداد لە بۆ زەواج نیشان بدا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون